بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوتان لێبێت. جارێکی تر بەهار و ساڵی نوێ و بوژانەوەی سروشت و ژینگە و ژیانتان لێ پیرۆز بێت و هیوان کە ڕێوڕسمەکانی نۆرۆزتان بەو جۆرەکە دڵتان ویستویەتی بەڕێوە برد بێت و دیدارتان بە دیداری ئازیزان و خۆشەویستانتان شاد بوو بێتەوە. ئێمەش هیوادارین کە بەرنامە نۆرۆزیەکەی دوێنێ تەلەڤیزیۆنی کۆمەڵەتان بەدڵ بوو بێت و جێگای ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت. بەڵێ لەلا منیشەوە سڵاوتان لەبێت. هیوادارم کە لە یەکەمین ڕۆژی ساڵی نێو سەدەی نێ ئاوات و ئارەزووە پنگ خواردوەکانی نێودڵتان لە ئەم ساڵدا بێتە دی و چی دیخەم و پەژارە ڕوخسارتاندا نەگرێت و ئەم ساڵ ساڵێک لێواو لێو لە شادمانی و بەختەوەری بۆ ئێوە و ئازیزانتان بێت. بینەرانی ئازیز هەر وەک دوێنێ ڕامانگەیاند بەرنامەکانی ئەمڕۆشمان ڕەنگ و ڕەواڵەت و حاڵ و هەوای نۆرۆزی پێوەیە. پێش دەستپێکردنی بەرنامەکانی ئەمڕۆمان سەرنجتان بۆ گۆرانێکی بەهاری ڕادەکێشم و پاشان بۆ پێشکەشکردنی درێژەی بەرنامەکان دێنەوە خزمەتان. بینەرانی عزیز، هەروەکو ئاگاداران لە سەرەتای مانگی ڕەشەمەوە فەرماندەکانی سوپای پاسداران و هێزی ئینتیزامی دەستیان کرد بە هەڕەشە و گڕۆژەی لە خەڵکی کوردستان و ئەمنیەتیکردنی فەزای شارەکان تا بەڵکو بتوانن پێش بە بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی نۆرۆز لە کوردستان بگرن. تەنانەت لە شاری سنە فەرماندەی پۆلیسی ڕاهوار بە دەرکردنی بڕیارێک ڕێگای سەرەکی شاری سنە بۆ گەردنەی سەڵوات ئاوا لەو شوێنانەی کە ساڵانی ڕابردوو ڕێڕسمەکانی نۆرۆز لە سنە لەم شوێنانە بەڕێوەچوو لە ڕۆژی جومعە 29 ڕەشەمە بەسترا و ڕاگەیەنرا و ڕاگررتنی ماشینی لە گەردەنەی سەڵوات ئاوا شوێنی بەڕێوەچوونی ڕێڕسمەکانی نۆرۆزی ساڵانی پێشووی خەڵکی شاری سنەی قەدەغە کرد. هاتوچۆی خەڵک لە شار و دێهاتەکانی کوردستانیان خستە ژێر کۆنتترۆلەوە و تەنانەت ئاوایی نێ لە نزیکی شاری مەریوان و سیسیەر لە سەردەش بۆ ماوەی چەند ڕۆژ گەمارۆتران. بەڵام ئێمە ڕەمانگەیان کە کۆماری ئیسلامی دەسەڵاتێکی داگیرکەرە و خەڵکی کوردستان لەم ڕژیمە داگیرکەرە و سیاسەتە دوژمنکارەکانی لە کوردستان نەفرەتەکەن و ئەوەی کە ڕژیم بڵێت خەڵک دژی دەوەستێتەوە و ئێمە دڵنیا بووین کە ڕێوڕسمەکانی نۆرۆز سەرەڕای هەموو ئەو ئاستەنگانە لە کوردستان بەڕێوە ئەچێت و لە زۆربەی شار و دێهاتەکانی کوردستان ڕێوڕسمەکانی نۆرۆز بەڕێوە چوون و ئەم دەسەڵاتە نەیتوانی پێشی پێ بگرێ. بینەرانی ئازیز لەم بەشە لە بەرنامەکەماندا سەبارەت بە هەوڵە زەبوونانەکانی ڕژیم بۆ پێشگرتن بە بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی نۆرۆز و خۆراگری جەماوەری خەڵکی کوردستان لەگەڵ هاوڕێ فەرات شابانی کە لە نزیکەوە چاودێری ڕووداوەکانی ئەم ڕۆژانەی کردوواکە.
کاک فەرات سەرەتا بە خێراتنت پێ دەڵم و ساڵی تازەشتان لێ پیرۆز بێت. زۆر سپاس بۆی کە بەشداری لەم بەرنامەیە کرد. زۆر سپاس بۆیەوە عەزیز و خۆشەویست منیش ساڵی تازە لە ئێوە هاوڕێیانی هاوکارتان و هەروەها لە جەماوەری خەڵکی کوردستان پیرۆزباییەکە. زۆر سپاس. کاک فەرات سەرەتا پێمان بڵێ بۆچی بە چ شێوازێک ڕژیم هەوڵیدا تا پێش بە بەڕێوەچوونی ڕێوەسمەکانی نەورۆز لە کوردستان بگرێت؟ بڕوە با ئەمە بزانین کە کۆماری ئیسلامی بەڕاستی هەر هەوڵی نەداکە پێش بە بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی نەورۆزی ئەم ساڵ بگرێت. با تۆزێ بگەڕینەوە بۆ دواوە. هەر لە سەرەتای مانگی بەهمەنەوە کۆماری ئیسلامی دەستی کرد بە دروستکردنی فەزای ڕعب و وەحشەت و ئەمنیەتیکردنی شار و دێهاتەکانی کوردستان. کۆماری ئیسلامی چووە ئامادەباشی هەم لەباری نظامیەوە هەم لەباری ڕەسانەیی و میدیاییەوە. ئەرستانەکەم مەبەستم چییە؟ یەکەم ئەوەی کە کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای مانگی بەهمەنەوە بە بڵاوکردنەوەی سریاڵە ڕووسهای ئەبەدی ویستی هێرش کاتە سەر ئێرادە و مقاومەتی جەماوەری خەڵکی کوردستان. دوا بە دوای ئەوە مستەنەدێکتری بڵاو کردەوە کە ئیدامەی هەر ئەو سیاسەتە بوو کە گەرەکی بوو لەو ڕێگاوە ڕابطەی بینی حیزبە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی کورد لە دژی خۆی لە تەک جەماوەری خەڵکی کوردستانە دا ببڕێت. جگە لەمانە هەر لەو فاصلە لە 22 دەیمانەوە ئەگەر بە هەڵا نەچوو بێتم کۆماری ئیسلامی دەستی کرد بە دەستگیرکردنی زیاتر لە 150 کەس لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی مەدەنی و بزوتنە جەماوەریە ڕادیکاڵەکان لە کوردستانە. بە شۆن ئەوانە لە 22 بەهمەنی ئەم ساڵدا نمایشی مۆتۆرسەوارانی لە هەموو شارەکانی کوردستانە بە ئیجرا دەراوە تا بەڵکو لەو ڕێگا و بتوانێت پێش بە ڕێوڕەسمەکانی ئەم یەک دوو مانگە کە لە کوردستانە بووە بە سنەت بگرێت. لەوانە 26 ڕێبەندان، لەوانە ساڵگەری گیانبەختکردنی هاوڕێیانی گوردانی شوان، لەوانە ڕۆژی جیهانی ژن، لەوانە چوارشەمە سووری و لەوانە نەورۆز. بۆ نمونە لە مۆرد کاتێک کە چوارشەمە سووری لە چوارشەمە سووری نزیک بووینەوە لە شارەکانی کوردستان ڕایان گەیان وتیان هەر کەسێک لەو ڕۆژە بە سیارە و بێتە دەرەوە سیارەکەی متەوەقفەکەی ماشینەکەی متەوەقفەکەین و بۆ خۆشی تا سیانزە بەدەست دەستگیرەکەی و ئەیبینە زیندان و نایاوین بێتە دەرەوە. بۆ بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی پێشکردن بە ڕێوڕەسمەکانی نەورۆز با من چەند نمونەتان بۆ بگەڕمەوە. کێوی تەرەغەی لای بۆکان تەکتیرە نازیان برد و کالی پەنجایان تێبەست. بۆ ئەوە کێوی تەرەغا بوو بە شوێنێک بۆ ئەوەی کە ڕێوڕەسمەکانی نەورۆز لەلایەن خەڵکی جەماوەری خەڵکی بۆکانەوە لەوێ ئەگیرە. ئاوای سیسێر لە سەر دەشت 3-4 ڕۆژ ئاوایی سیسێریان محاسرە کە دوێکە ئێوارە کە خەڵک بڕیاریان دابوو کە ڕێوڕەسمی نەورۆزی تیا بەڕێوە بەرن بەرقی ئاوایی سیسێریان قەت کرد. ئاوایی نێ لە شاری مەریوان. ئەوە چەند ڕۆژە دەوروبەری ئەو دێ محاسرە کراوە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە. شاری سنە لە شاری سنە گەردەنەی سەڵواتاوایان ڕۆژی جمعە 29 ئسفەند بەست وتیان سەرهەنگ بورزووی مرادی فەرماندەی پلیسی ڕاهوە ڕایگەیانوتی هیچ ئۆتۆمۆبیلێک ئیجازەی نییە کە لە شار بڕاتە دەرەوە بۆ گەردەنەی سەڵواتاوە ئەگەریش ڕۆیشت هیچ ئۆتۆمۆبیلێک حەقی نییە لە کنار جادە لەسەر گەردەنەی سەڵواتاوە ڕاوەستێ. لەبەرچی لەبەرەوەی کە ساڵانی پێشی و ڕێوڕەسمەکانی ڕۆژی نەورۆز لەسەر گەردەنەوەی سەڵواتاوە خەڵک مەراسمیان نەگرت. ئەمانە و ئیقداماتێکی زۆرتر بانکردنی ئەم و ئەو کە نەچن بۆ مەراسمی نەورۆز. ئێوە نەبن کە ئیجازە وەرەگرن، ئێوە نەبن کە ئەکەونە بەر. هەموو ئەو کارانەی کرد بۆ ئەوەی پێش بە ڕێوڕەسمەکانی جێکەوتوو لە کوردستان و لەوانە نەورۆز بکرێت. باشە وڵامی خەڵک بەم حرەکەتە چی بوو؟ هەر ئەو وەڵامە بە نەورۆز کە دایانەوە بە کۆماری ئیسلام بە ئەو وەڵامەی کە پێشتر دابوویانەوە لە ڕۆژی نەورۆزا دایانەوە. من نمونەتان بۆ دێنمەوە. شاری سنە 29 ڕەشەمە سەڵواتاوایان بەست. ڕۆژی شەممە 30 ئسفەند
جەماوەری قارەمانی خەڵکی کوردستان خەڵکی شاری سنە لە سێڕای مەریوان کۆبوونەوە ئەو عەزەمەتەیان خوڵقان کە هەمومان دیومانە نە ئێمە دەستکاریەکەی نەیچێ فیلمەکانی هەیە خەڵکیکی زۆر بە هەزاران کەس لەوێ کۆبوونەوە نەتەنیا کۆبوونەوە بەڵکو لەوێ بە قەوڵ کوردی ئەڵێ ژن و پیا و زەرد و سوور دەستیان کرد بە ناو دەستی یەکترینا و هەڵپەرکەی کوردیان کرد پەرچەمی سووریان هەڵکرد شوعاریاندا بە پشتیوانیکردندا ئەحزابی سیاسی و لەوانە دەیان جار شوعاریاندا بژی گوردانی شوان ئاوری ئەو ڕۆژە دایکی گیان بەختردووی کاتەوە سەیری ئەو وەزیەتە بکە دەی ئەم ڕژیمە چیەوێت لەو خەڵکان جگە لە سێڕای مەریوان لەسەر لووتکەی ئاوێر مەراسمی نەورۆزگیرە جگە لەوە ئێمە ڕامانگەیان بەبێ ئەم لاوەلا دوو شتمان ڕاگەیان وتمان بە فەرماندەی پلیسی ڕاهوەر بڵێنکە دڵنیایەکەین مەراسمی ڕۆژی نەورۆز ئەگیرێت لە شاری سنە من جارێ قسەی سناکەم وتمان مەحەلە مێحوەری بکەنەوە خەڵک لە ژمارەیەک لە گەڕەکەکانی شاری سنە لەوانە کەمێز حاجیاوە فەیزاوە پارکی کودەک و گەڕەکەکانی تر مەراسمی نەورۆزیان بەڕێوە بردو چوونە سەر ئاوێر و لە پارکی کودێکیش مەراسمیان بەڕێوە برد بەڵام گەورەترین مەراسمێکە لە شاری سنا بەڕێوە چوو هەر ئەو مەراسمە گەورەیە بوو کە لە سێڕای مەریوان بەڕێوە چوو کە بە بڕوای من شکۆدار بوو و وڵامێکی تر بوو بە کۆماری ئیسلامی بەوە نەوەستا لە سەقز لە بۆکان لە مەریوان مەحشەریان پێکرد دوێنێ دوای نیوەڕۆ هێزەکانی کۆماری ئیسلامی هەرچەند هەوڵیدا نەیتوانی پێشیان پێ بگرێت لە بانە نەیتوانی پێشیان پێ بگرێت لە سەردەشت و دێهاتەکانی سەردەشت نەیتوانی پێشیان پێ بگرێت لە دێهاتەکانی مەریوان نەیتوانی بیگرێت لە لەیلاخ نەیتوانی بگرێت من دانە بەدانە ئەو ڕاپۆرتانەیەکە هاتووەتە دەرەوە لە بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز دانە بەدانم چاودێ کردووە زۆرن لیستە ناوی تەواوی ئەو لادیانە و ئەو ئاوایانەی کە تیا مەراسمی بەڕێوە چووە باسی بکەم شارێکی حەسەناوە لە پاڵی شاری سنە ڕێوڕسمی تیا بەڕێوە چوو ئەمە وڵامی خەڵک بوو ئەم بۆ ئەم دەسەڵاتە داگیرکە کە جارێکی تر پێوت تۆ ناتوانی لەگەڵ ئێرادەیە جەماوەری خەڵکی کوردستانە شەڕ بکەیت تۆ ناتوانی مقاومەت و خۆڕاگری جەماوەری خەڵکی کوردستان تێک بشکێنی تۆ داگیرکەری و ئێمە حاضر نین بچینە ژێر سڵتەی دەسەڵاتێکی داگیرکەرەوە لە کوردستانە و بە بڕوای من مانگی بەهمەن و ئسفەند و بەشداریکردنی جەماوەری خەڵکی کوردستان لەو ڕێوەڕسمانە ئەزمموونێکی تازەتری لە دووشت خۆڕاگرتی یەکگرتووی خەڵکی کوردستان بە ئێمە فێر کرد کە لە خەباتی داهاتوومانە کە دوای نەورۆزیش دەست پێکاتەوە بەکاری ببینین کۆماری ئیسلامی دەبێ بزانێت بیەوێت هەموو ڕۆژێکی لێ سیاسیەکەینەوە ئەوە قسەی جەماوەری خەڵکی کوردستانە سیانزە بەدەری لێ سیاسیەکەینەوە هەر ڕۆژێکە پێمان خۆش بێت لێ سیاسیەکەینەوە بەرامبەر بە سیاستەکانی ڕادەوەستین ئەو ڕژیمە داماوە لە شارێک وەکو شاری سنە لە خیابانی فێردۆستی لەلایەن بەشی بە ئیسڵاح فەرهەنگی شارەداری شاری سنە و نمایشیان بە ئجرا دەراوە کە ئەسڵن خەڵک ڕوویشی تێنەکرد لەو کاتە کە ئەو نمایشەی لە فێردۆسی بە ئیجرا دەرا هاورد کە من دیم فیلم ویدیۆکانیم تاخیب کردیم جەماوەرێکی زیاتر لە 10,000 کەسی لە سێڕای مەریوان کۆبووەوە خەریک و شاییە کرد ئاوری نەورۆزیە کردەوە و شوعاریانەدا و سرودی شۆڕشکێرانەیان بڵاو کرد. بەڵێ کاک فەراد بخۆشتان ئاماژەتان پێکرد کە ڕژیم داماوە ئەم خۆڕاگری خەڵک و داماوی ڕژیم بەرامبەر بە ئیرادەی خەڵکی کوردستان ئێوە چۆن لێگەدەنەوە؟ من پێم وایە هەل لە ڕاستیدا ئێستا لە کوردستان دەسەڵاتێکی داگیرکەر هەیە ئێرادەیەکی جەماوەر هەیە ئێرادەی جەماوەر ئەم دەسەڵاتە داگیرکەرەی ناوێت چۆنی نیشان بدات دەی هەموو ڕۆژێک لەسەر شەقا لەلایەن دەستفرۆشە و نیشانیەدا لەلایەن کرێکارە و نیشانیەدا لەلایەن کۆڵبەرە و نیشانیەدا لەلایەن ژنی زەحمەتکێشەوە نیشانیەدا لاوان نیشانی ئەدەن هەمویان بە خەبات و خۆڕاگریان بەرامبەر بە زەخت و زۆرەکانی کۆماری ئیسلامی نیشانیەدەن سپای پاسداران لە کوردستان لە هەموو منزورم بەشەکانی کوردستانە پێیان وایە بە بڵاوکردنەوەی ژمارەیەک بەستەی حمایەتی
لە گەڕەکە فەقیر نشینەکانە ئەتوانن ئەو خەڵکە فریو بدەن. ئاخۆ هەر لەو دوو مانگا ژمارەیەک زۆر لە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی سەفەری کوردستانیان کردبووە تەبلیغاتی بەناو انتخاباتیان، چون لە خوردادبان لە هەم انتخاباتی بە ئیسلاح ریاسەت جمهوری بەڕێوەچێت هەم شۆرای ئیسلامیەکانی شار و دیهات بەڕێوەچێت هاتن بۆ تەبلیغکردن. وعدە و وعیدیاندا درۆیان کرد، باسی ساماندەهی کۆڵبەرانیان کرد لە کوردستانە، بەڵام لەو کاتاکەوان باسی ساماندەهی کۆڵبەرانیانە کرد لە هەمان حاڵا داگیرکەران لەسەر سنوورەکانی کوردستان کۆڵبەریان ئەبەس بە تیر و گیانیان نەسان. قاڵیباف لە بانابوو کە تەقەیان کرد لە کۆڵبەران لە مەرزەکانی هەنگەژاڵە. بۆیە ئێرادەی خەڵک ئەو دەسەڵاتەی وا لێ کردووە کە بۆ خۆیشیان پێیان بردووە بەوەی کە بێگانن تەنیا ئەتوانن لە ڕێگەی ئەوە کە زەخت و زۆر نیشان بدەن و دەستگاگەل ئەمنیەتی بەکاربێرن دەسەڵاتیان ڕاگرن لەو کوردستانە، ئەوەش ناپایدارە. بەڵێ کاک فراد من بخۆم پرسیارێکم نیە، ئەگەی خۆتان دەتانوێت شتێک بە قسەکانتان زیادکەن فەرموو. یەکشت فەرموو. خەباتی جەماوەری خەڵکی کوردستان بە پەیوەند خواردن لەگەڵ خەباتی کرێکاران و زەحمەتکێشان لە سەراسەری ئێرانە بە دژی کۆماری ئیسلامی دڵنیان تاتان کەم لە ساڵی 1400 واردی مەرحەلەیەکی ترە بێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریت کاک فەرەکیان. زۆر سپاس بۆیەوە ئازیز و خۆشەویست. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز سەرنجتان ڕادەکەشم بۆ درێژەی بەرنامەی تایبەتمان کە بە بۆنەی ساڵی تازە و بەهاری و نەورۆزی ئەم ساڵە. فەرموو. Hadi bir şey var ya.
ماشینەکە لەمە خیابانەکە پارکینگا لایەوە فقط بۆ دایە خەجێ باوەڕێز فقط بۆ دایە خەجێ باوەڕێز فقط بۆ دایە خەجێ باوەڕێز شاوە بۆ دایە خەجێ کاخماوە بۆ گوڵەسوودەکان دەستیان لەلایەن لە تەرەف قورچا بۆ دایە خەجێ بۆ دایە شەریفە لە تەرەف کاگەسەر بۆ دایە خەجێ بۆ خۆی و گوڵەسوودەکەی بۆ ئەوانەی کەوا خۆی ئەزانێ مژیمایە لەلایەن ئارام حەقیاری فقط بۆ دایە خەجێ بۆ کاکەحماو بۆ خۆی چایەکان هەر مژیمایەوە کە لە ڕەزیدان هەمی لە ژوور بیمارستان کەوسەرەوە بۆ پیرۆزبای سەرسان دازا کاکە خەبات راجعوني يا بلسونكان مش مانيا هذا خبات للهند يا شريفة فقط وضع يا خشبة وريد فقط وضع يا خشبة وريد دا يا شريفة وضع يا وضع يا خشبة دا يا شريفة وضع يا خشبة مش مانيا غسولان شمسي أمير رحماني مهندس كوان هربسي يعني خوانا خيرتين كاغا سينا كريم كردستاني اخو خوبات وانا ما كاغا خوات محمودي رواه خير بين سلام سوچاي ما خير بين هلو اخيرتي وانا ما كاغا شايبر زبريس سلام سوچاي كاغا فوات او كريم كاغا سينا كريم كردستاني اخو خوات آسر أبو أفري وغزانكو وعلي حاجي ونارقان شوارع سيروس كان سناحي برزبريز آسر أفري دەگەڕنەوە کە مردوێکیان بۆ قەبرستان دەبرد منداڵێک کە دەستی باوکی گرت بوو پرسیاری کرد باوکە و پیاوە بۆ کوێ دەبان باوکی بە زەردەخەنەیەکی سەردەوە وەڵامی دایەوە دەیبەنە جێگایەکی تاریک و سارد سڕ و نماوی نە دەرگای هەیە و نە پەنجەرە هیچی تێدا ڕانەخراوە و نەچرایەکی تێدایە تەنیا مشک و مار هاتوچێ تێدا دەکەن منداڵەکە بۆ چەند ساتێک خەمێکی ئاشنا لە دڵە بچکولەکەی نیشت دەستی باوکی بەردا و بەرەو ماڵی خۆیان هەڵاتەوە هەر لەبەر دەرگاوە هاواری کرد دایە کابرایەک مردووە ئەوە دەیهێنن بۆ ماڵی خۆمان ئەمە ئەگەرچی تەمسیلێکە کە ڕەنگە ئێوەش زۆر جار بیست بێتان و پێش بکەنن بەڵام ئەمڕۆ وەک واقعیەتێکی سەرسەخت و زیندوو لە زۆر جێگا بەتاڵی نیشان دەدرێت زۆرن ئەو ماڵانە کە تاریک و سڕ و سەرد و نماوی بێچرا و ڕاخەر نمونەی زیندوی قەبرن ئێوە دەتوانن لە زۆر قوشبنی شارەکەی خۆتان ئەم جۆرە ماڵانە بەدی بکەن ئەمە چاوێکی وردبینی پێناوێ تەنیا ئەوەندە بەسە کەسێک قودرەتی ڕوانینی هەبێ ئەو کەسانە ئەوانەی لەو ماڵانەدا دەژین کەسانێکی نەناسراو نین ئاشنان زۆر ئاشنا هەر ئەو کەسانن کە بەیانیان لە سەرمای وشک و تێغاسایی بەری بەیانیدا دێنە مەیدانی کار و پاش چەند ساعت چاوەڕوانی بێکاری و بێحەق دەست دەگەڕنەوە ئەو ژنانن کە کۆڵوانەیەکی کۆن و دڕاو بەشانەوە کاری ماڵان دەکەن ئەو منداڵانن کە کاتێک لە مەدرسە دێنە دەر زیادە لە هەموو مناڵانی تر کوور دەڕۆن لە سەرمان کوور دەڕۆن و بەرگی بەریان دەرەقەتی سەرمانایە ئەو کیژۆڵانن کە هەتا ئێوارێ لە لای فەرغونەوە نانێک بەلای فەرغونە نانێکەوە دادەنیشن بۆ نانفرۆشن وا دەستەکانیان وەک دوو باڵی شکاوی کۆترێک دەدەنە بن باخەڵیان ئەمانە نزیکترین کەسن و ئاشنایانی چینی ئێمن ئێوە کە خۆتان گەلێک جار تامی مەینەت و دەرد و ژانتان چەشتووە ئایا دەتوانن لەحزەیەک بۆ تاقە یەک لەحزە دڵی ئەمانە شاد بکەن ئایا دەتوانن دڵنیاییان بکەن کە ژیانتان هەتا سەر وانابێ دەتوانن دڵخۆشیان بدەنەوە و پێیان بڵێن
ئێمە زۆرین دەتوانن بەڵێنیان پێ بدەن کە لە پێناو بەختەوەری هاوبەشدا تێدەکۆشن و مەودای هیوای ڕزگاریتان لێگرێ دەدەن ئەگەر لە خۆتان ڕادەبینن چاوەڕێکی یەکسانی کە خۆر پەرشنگ دەنێرێ بۆ گوێی زەوی نە گوێ دەداتە نیشتمان نە پلە و پایە نە ڕەگەز نە ڕەنگی پێست و نە زمان هێشتا زمان لە ناو هێلکەی مێژوودا بوو ئائین سەری هەڵ نەدابوو خۆر هەر خۆرە تاوی دەنارد شەماڵ شنە هۆر باران دەریا ئاوی دەبەخشی هەموو جیهان من نازانم کەی بەستەڵێکی جیاوازی دەتوێتەوە بەڵام هەموو شەوێ خەوێ دەبینم
بەو ڕۆژەوەی باڵی بەرینی یەکسانی سەراپای ئەم سەرزەمینە دەگرێتەوە. چاوەکەم چاوەتەڵێنم سورمەی چاوەمە تۆی چاوەمە تۆی چاوەکەم چاوەتەڵێنم سورمەی چاوەمە تۆی بولبولی باوغی باشتی وادروي وادروي امان 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 ابنمي غريبت ويا عرفتين أرض الوفا جنبي غريبت ويا عرفتين أرض الوفا جنبي ظلفي دانا شنباتين بما تبقى نيشتم ظلفي دانا شنباتين بما تبقى نيشتم أيوة نيشتم قريبتي دسماوي هرد الوفا جمديلي قريبتي دسماوي هرد الوفا جمديلي ضلامي وري داخاوي بما تكمل نميلي ظلامي وريح داخلي بما تكمل نميلي أيوة بما تكمل نميلي
چی بکەم نەیهێشتم بەهارەکەم پڕ بە کۆشی هەورەکانت پڕ گوڵدان و باخچە و حەسار پڕ دەشت و دەر گوڵت بۆ هێنا زۆر سپاس ڕاوەستە تاوێک با منیش چەپکەیەک لە حەقیقەت بچنم پێشکەشت کەم هەوای ئەتراویت ناگاتە دەماغی من ئاخر لێرە دەیفرۆشن ئاو و هەوای خۆش بڕ دەدەن لە منی دوور دەخەنەوە و لەت بەش بەش پێم دەفرۆشن لە جیاتی ئەوە دووکەڵی خیابانم دەرخوارد ئەدەن بۆ هەناسم ئاوی بارانت دەفرۆشن ئاوی بارانت دەفرۆشن ئاوی سوێر و گەرم دەکەنە تانکەڕەکان ئەویشم هەر پێ دەفرۆشن هەتاوە گەشەکەت دەبن ئەویش بەقەت پەنجەرەکان لەت دەکەن جا لەت بە منی دەفرۆشن سەر تاپای تۆ سەر تاپای بەهاری ژیان هەمووی براوە بە تاڵان قوڕخ کراوە وەک پاوان سەر تاپات بە من دەفرۆشن لە بری گشتی ژیان و هەستیم لێ دەکڕن بۆچی وڕوو کاست تەماشامەکەی بۆچی وڕوو کاست تەماشامەکەی تێناگەی ئەی هاوار لە بیرم نەبوو خۆ تۆ ئاگای کڕین و فرۆشتن هەر نازانی تۆ هەر معنای بەخشین و بەخشران ئەزانی هەر معنای بەخشینی باران تیشکی هەتاو ئەتری نەسیم بەخشینی بێفەرق و جیایی جوانی بێ ئەو پەڕەزانی معنای بەخشینی بێدریغ و فراوان نەبێ تۆ نازانی ببوورە پەرۆشم کردی ببوورە پەرۆشم کردی هاکا منیش خوڕتر لە سێڵاوەکەت بخورەشێم بدەم لە ڕیشەی فرۆشتن لە ڕیشەی تاڵان و پاوان با هەر بەخشینی بێدریغ و بێفەرق لەم جیهانەدا بخەمڵاو باڵا بکە Saltata,
قادری بروانەوە ئافرەتە کەسی پێرم و ژێری پەریسپور آقا بخشم ردوم فروشگاه علامتی و پیروزپای سال طرفا راننده ماشین بطریات 52 925 134 صدماوری که زحمت کشه ماشین که دوا راننده ماشین 525 134 ایران 51 صدماوری که زحمت کشه ماشین که دوا دستا خوش بید راننده ماشین فاتح أبي أهان واحد شيء أبي أهنيا فاتح أبي أهان واحد شيء أبي أهنيا ماشي يلا بابا شو يلا علي حاجي وهرشي من الكرسانة علي حاجي وشي شو
عكس 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 يجيب له بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان کە تایبەت بوو بە نەورۆز و ساڵی نوێ تا بەرنامێکی تر هەرشاد و بەختەوەربن. نەورۆزتان پیرۆز و هەڕۆژتان نەورۆز بێت ماڵاوە.
زمزمي والبالي بهاراني ورده باراني جرد وراني زمزمي والبالي بهاراني ورده باراني جرد وراني آه شبيب اسمي سرجنراني مش كسوفي بخاطر دوراني آه شبيب اسمي سرجنراني مش كسوفي يا خاطر دوراني آه شبيب اسمي سرجنراني مش كسوفي يا